بەڵێ ئەخر من 1500 عملیاتیشم کردێ پارەم وەرنەگرتیە لە عملیاتەکەش وەرناگرم میهرەبانی لۆ پارە ئیشە بۆ هیچ کەسێک ناکەم لۆ هیچ کەسێکی هیچ عملیاتێک لۆ پارەی ناکەم لە ژیانمدا نەخۆشت لە بۆ پارەی نابینم عملیاتش لۆ پارەی ناکەم پارە لەکنە من وەسیلەکە یعنی غایە نییە ئەوەی کە دەڵێ بۆ 1962 نەشتەرگەریتان کردو دەڵێ هیچ ئیسفادەی مادی لێ ناکەی خستەخانەی ئیسفادەی لێ کردیە خستەخانەی ئیسفادەی لێ کردو ئیسفادەی لێ کردو چونکە ئەمن مەسە ساڵی یەکەم ئیسعافەکەم پێکڕی ئیسعافەکەم بە 3 دەفتەر و 40 وەرەقی کڕی ئەو وەختی دکتۆر عومەر مدیر بوو پارەکەم بۆ 3 دەفتەر کە کۆکرابەوە گوتیان بۆ 3 دەفتەر گوتم ئیسعافەی بکڕن دکتۆر عومەر ئاگای لێیە و دوای 40 وەرەقی تەشم لەسەردانە ئەو ئیسعافەیە گوتم خێری بابم لە خستەخانەی میهرەبانی خزمەتی خەڵکی پێ دەکا و ئیسعافەکەش بەناوی خستەخانەی میهرەبانی بەناوی من نییە خستەخانەکەش خزمەتی خەڵکی دەکا یعنی ئەم وەکو پارە ئیسفادەی لێ ناکەم ساڵی دووەم دیسانەکە من نزیکی 40 کەس دەکەنەمە زەواجی کردبوو کارمەندەکان خەڵاتی ئەوانەی کە تازە هاوسەرگیریان کردبوو و مانجی ڕەمەزانێکش هەموو کارمەندەکان نانیان خوارد لەسەر حیسابی خێری بابم ئەو پارەیەم لەو کارمەندانە سەرف کرد کە مەطعام پاشوان و ئێواران لە خلالی یەک مانجی هەموو کارمەندەکان مەطعامیان بەراج بوو تاوەکو خزمەتی خستەخانەی بکەم و ئەو خستەخانەش ئەمەوەکو خێرزانێکی گەورەینە خزمەتی ئەو لێرە دەکەین لۆیەکە من ئەو پارانە سودمەند نەبوویمە وەکو خودی خۆم وەکو دکتۆر دێر لۆیەکە هیچ پێویستن بەوەی نییە نائیلمی بیکەم زۆر باشە دکتۆر من دەمێ ئەو پرسیارانت لێ بکەم لە کۆمنتە لە سوۆشال میدیا لە لای پزیشکەکانی هاوڕێمانە لە لای خۆم دروست بووە بۆ دەڵێن ئێوە نەشتەرگەریەکە کە دەکەن دەڵێ لە هەموو شوێنێک هەرزانتر دەیکن بەس دەڵێن بە کوالێتێکی خراپتر دەیکەن هەمان کوالێتی نییە هەمان دەستی زانستی و هەمان زیرەکی نییە لەسەر ئەوە چی دەڵێ ئەمن 3690 نەشتەرگەریم کردیە تاوکو ئێستا پاژۆی کە ئەو پۆدکاستە لە ماوەی چەند لە یەکی سێی 2023ەوە تاوەکو ئێستا بەس لە خستەخانەی میهرەبان جگە خستەخانەی حکومی کاتێک دو پۆدکاستی دەکەین گوتمە بەشی ئایتی هەموو عملیاتەکان لەماوەی 2 ساڵ و نیو تقریبا تاوەکو ئێستا کە 14761 عملیات کرای بەکۆی گشتی لە هەر 8 ساڵی عملیاتی میهرەبانی بە هەموو دکتۆرەکانەوە 3690 یانی من بووە لەوانە 1783 عملیاتی بەس بەردی زەردا بووە کە سەروی 1500 عملیاتی ئەمە پارەم وەرنەگرتیە هەموو عملیاتەکانی مەعدە بڕینی و عملیاتەکانی زەرداش لە هەموو مناسباتی ئاینیدا ئۆفرم هەبووە لە عیادەکەم چونکە سیستمی ئایتی ئەمە دەمانێت ببینە پێپەرلیۆس هۆسپیتال لەوەیەکە دەزانم چەند نەخۆش سەردانی منی کردێت تاوەکو ئێستاکە لە سیستمی ئایتی دەرمانە 34043 نەخۆش سەردانی منی کردیە لە عیادەکەی خۆم هی هەمویان عیادەیان 5000 بووە یان بە خۆڕایی بووە 34043 کەس ئەگەر بەس پارەی عیادەکەم بگەڕێنمەوە لە بۆ خەڵکی ئەمە 340 میلیۆن دینار و 430,000 دینار یارمەتی خەڵکی فەقیرم دا بەس لەوەیە لەو 34,000 نەخۆشەی کە بینیوتە لە زیاتی ئەوەی بە 15,000 ببینی وەکو پزیشکی پسپۆر بە 5,000 بینیوتە 10,000 لە هەر نەخۆشە گەڕاوەدەوە بەڵێ یعنی زیاتر دکتۆر یەکسەر پزیشکەکان پێمان دەڵێن تۆ بۆ پزیشکی جەڕاح چەندی کەیسات ببینی ئەگەر بە بەلاشیش ببینێ بەبێ بەرامبەرش ببینێ قازانجێتی چونکە تۆ 100 نەخۆش دەبینی ئەگەر دەیان بچێتەوە نەشتەرگەری هەر قازانستە لە ئێوارە بەڵێ ئەخر من 1500 عملیاتیشم کردێ پارەم وەرنەگرتیە لە عملیاتەکە وەرناگرم کە لە عملیاتی جۆرم نەگرت لە عیادەکە جۆرم نەگرت یعنی خوا ئاگای لێ والله وبالله وتالله ئەو سندم خوارد کە ئینسان پێ ئیمان و کافر دەبیتن ئەو قطعی هەڵمواسی لە عیادەکەم کە هەموو ڕۆژە عیادەم بخۆڕای ئەوەی پارەی نییە پێنجشەمان کاتی خۆی عیادەم ڕۆژێک بەلاژ بوو ئێستا ڕۆژە عیادەم بەلاشە دووشەمان هەموو دووشەمان هەتاوەکو دەبێت هەر کەسێک بێت هەرچی بێتن دەوڵەمەند فەقیر زەرد سوور سەوس هیچ کەسێک پارەی نادە دووشەمان دێتە عیادە من پارەی وەرناگرم و هەتایشە میهرەبانی دڵسۆزی و لێزانی